گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ کاندیدێکی بەڕێز کاک بێستون سابووراوایی کاندیدی ژمارە 14 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بێستون ژمارە 14 لە کەلارەوە لەگەڵمانە. کاک بێستون سڵاوت لێبێ ئەم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان و سڵاوتان لێبێ زۆر سپاس مەمنونم لە خزمەتان. زۆر سپاس ماشەڵڵا مانگی چواردام جارە لە گەرمیانەوە دەرکەوت خۆشحاڵم کاک بێستون. قوربانتانم کای ڕاکەوە ئاسیزی. زۆر سپاس کاک بێستون دروشمەکەت زۆر جوان بوو زۆر دەنگدانەوەی هەبوو یعنی ئێستا هەموو کەس دەزانێت تر کاندیدی ژمارە 14 یەکێتی بەڕێز کاک بێستون سابووراواییە ڕوونکردنەوە لە هەندێک شوێنداوە لەسەر ئەوەی کە مانگی چواردە پێم خۆشە لە کورساتیشەوە پێمان بڵێ چۆن ئەم شوبهاندنت کردووە. ئەم کاتتان باش هیوادارم هەمیشە سەلامەت بن. سپاس. ئەو بابەتە زۆر غموزەتی تایە زۆر وازەح نییە لێگە ڕێجارێکا ڕانکۆباوە بمێنێتەوە. ئێمە تازە هەر بە مانگی چواردە مانگ دەکەین کاک بێستون. چاوەکان دەماچەکەم چاوەکان دەماچەکەم باشە بۆ دەتەوێت بچیتە بەغدا تۆ پۆستەدە بۆ لە پێشتردا ینی کەسێک نیت بۆ نمونە هەم دەناسین لە پۆستی جیاوازدا بووی پۆستی حزبی دەبووە و پارتیزان بووی هەر لە ڕابردوودا ئەوە لێ دەگەڕین ئێستا بۆ دەتەوێت بچیتە بەغدا. وڵا هەروەکو جەنابتان ئاماژەتان پێدا من تەبان پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم میلەتەم شۆڕشی نوێی گەلەکەمان هەروەها پارتیزانی دوای ئەنفالەکانیشم کە بە بەردەوامی ماومەتەوە و سانیەک لە شۆڕژگەڕێتی و لە پێشمەرگایەتی دوور نەکەوتومەتەوە بەردەوام بووم لە خزمەتی میلەتەکەم چوار جاریش بە خەستی برینار بووم بە قورسی ینی برینار بووم هەر لە پێناوی میلەتەکەی خۆما هەموو ئەو حاڵەتانەی کە قورسایەکانی ژیان هەرچیم لە زمانی لە فترەی گەنجێتی خۆما هەمووی لە پێناوی میلەتەکەما بووە خۆم بە خزمەتکاری میلەتەکەم ئەزانم لە ئێستا بۆ داهاتوو بۆ هەتایەوە کار لەسەر ئەوەکەم کە لە پاش مردنیشم جوانیەکان بەجێپێڵم بۆ میلەتەکەم وەکو ڕەمزێکی جوان بۆ میلەتەکەم بمێنمەوە و هیچ پاداشتێک چاوەڕوانی هیچ جۆرە پاداشتێک ناکەم لەوە زیاتر کە من هاتووم خۆم بە خزمەتکار ئەزانم هەمیشە تا ئەو ڕۆژێ ئەمرم خۆم بە قەرزاری میلەتەکەی خۆم ئەزانم چووکە من لەسەر ئەم خاک و ئاوە پەروەردە بووم من لە کوێستان و لە گەرمیان پەروەردە بووم خەڵکی ئەم وڵاتەم کە لای من لە پیرۆستترینی وڵاتەکانی دنیاە میلەتەکەشم لە هەموو میلەتەکانی دنیا بە جوانتر و لە پێشتر ئەزانم هەرچەند بڕام بە یەکسانی میلەتان هەیە لە ماف و لە عەدالەت و لە هەموو بارەکانە بەڵام بەتەکید من پێش هەموو شتێک میلەتەکەی خۆم خۆشەوێ کە چوون بۆ پێشمەرگایەتی بۆ ئەوە چوم خزمەتی میلەتەکەم کەم و بەرنامەی پێشمەرگایەتیم چۆن بووە هەمان بەرنامەم هەیە ئێستا کە لە پەرلەمانی عێراق بم بەڵام بەنەوعێکی تر مەبەستم لە هەمان بەرنامە ئەوە نییە کە من ئەو کاتە بەرنامەم بەڕاستی قوربانیدان و خۆ بە کوژدان بۆ لە پێناوی میلەت گیانفیداکاری بووە لە پێناوی میلەتەکەم و لە پێناوی ڕزگاری و ئازادی و پارێزگاریکردن لە کەرامەتی ئەم میلەتە و لە پێناوی دابینکردنی ژیانێکی ئاسوودە و سربەخۆیی و حتا لە پێناوی دروستکردنی دەوڵەتی سربەخۆی نەتەوایەتی میلەتەکەشمان ئەمە من جوهد و خەبات و تێکۆشانم بۆ لە چوارچێوەی بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی نیشتیمانی بڕای بە مافی دیاریکردنی چارەنووس هەبووە من کە لە بەغابم هەمان ئەو بەرنامەم هەیە بەڵام بە فترەیەکی بە جیاوازی لە فترەکە ئەنی ئەم فترە و ئەم عەسرە جیاوازە لەگەڵ ئەو فترانەی کە من پێشمەرگایەتیم تیا کردووە ئێمە ئێستا لە بەغا دەتوانین بە ئاشکرا دیفاع لە مافەکانی میلەتەکەمان بکەین ئەتوانین دیفاع لە کوردستانی بوونی کەرکووک و ناوچە کوردستانەکانی تر بکەین لە هەموو ناوچەکان یعنی هەموو ناوچە کوردستانەکان کە دیارە لای خەڵکی کوردستان کوێیە تەنها هەر هەرێمی کوردستان نییە بەڵکو باشووری کوردستان کە سنوورەکەمان حەمرینە ئێمە دیفاع لە هەمووی بکەین نوێنەرایەتی هەموو میلەتی کورد بکەین ئەمە لەلایەکی تریشەوە دیفاع لە هەموو مافە دەستوریەکانی خۆمان بکەین دیفاع لە هەموو مافە یاساییەکانمان بکەین و من بە حکمی ئەوەش کە دکتۆرام هەیە لە ئابووری و زمانێکی عەرەبی زۆر بەخۆتە زانم زمانی ئینگلیزیە زانم فارسیە زانم ئەمانە هەموو کاریگەری خۆیانیان هەبێ بۆ ئەوەی من بتوانم لە چوارچەوەی
پەرلەمانی عێراق کاتێکا بەڕسمی و بە قانونی و بە شەرعی ئەچمە ئەوێ دیفاع لە خەڵکی کوردستان بکەم. بەڵێ هەندێک کە زمانی عەرەبی بۆنەوە بەباشی نازانن دەڵێن زمان زۆر گرنگ نییە بە پێی دەستور ئێمە دەتوانین بە کوردیش قسە بکەین. ڕای تۆ چییە لەو ڕۆ ئێمە دەتوانین لە بەغدا یعنی زمانی ئەوانی تر نەزانین ینی نەزانین تیانگەێنین کە کێشەکەمان چییە؟ خۆی ئەوە بەڕاستی قسێکی منطقیە، یعنی لە ڕووی منطقەوە زۆر ڕاستە، بەڵام لە ڕووی تەطبیقەوە تووشی کێشە ئەبی. یعنی ئێمە لەم حاڵەتەیە نەگەیشتوینەتە حاڵەتێک کە عەرەبەکان لە کوردی تێبگەن. لە کاتێکا کە مەسەن خۆشمان بە کاملی بەداخەوە مەرج نییە هەموو ئەندامێک هەموو کوردێک بتوانێت لە عەرەبی تێبگا. خۆ دەزانی یعنی ئێمە لە ناو میلەتەکەمانە ئەوانەی کە عەرەبی ئەزانن ژمارەیەکی دیاریکراون، ئەوەی کە عەرەبیێکی قورس ئەزانن. مەسەلەن من عەرەبیێکی زۆر باش ئەزانم، وەکو عەرەبەی زانم بە تایبەتی نووسین و خوێندنەوە و داڕشتن و هەروەها فەرقکردن لە بینی وشەکان و مرادیفات و کۆمەڵێشتی تری زمانی عەرەبی کە زمانی عەرەبی زۆر دەوڵەمەندە. من لە دەوڵەمەندێکی زمانی عەرەبیە زۆر باشم، بەڵام لە کاتێکا کە باسی یعنی واقع جیاوازە، لە کاتێکا کە تۆ باسی ئەو بکەی بڵێ فعلا لە دەستورە زمانی کوردیش ڕسمیە، ئەی باشە ئەی بۆ کاک سودانی کوردی نازانێت دوو کەلیمە نازانێت مەگەر بۆی بنووسنەوە دوو سێ کەلیمە بڵێ، ئەی بۆ ئەوانی تر عەرەبەکانی تر کە لە پەرلەمانن هەر هیچ نەبێ پەرلەمانتارەکانی عەرەب بۆ مەرج نییە لەسەریان کە کوردی بزانن. ئەمانە من ناتوانم ئێستا لە شەو ڕۆژێکە ئەوە بچەسپێنم یا بسەپێنم کە ئەبێ ئیلا ئەوانی تریش لە زمانی کوردی تێبگەن. کاکەمە واقعەکەیە واقعەکە ئەوەیە تۆ لەم حاڵەتە ئێمە نابێ خەیاڵاوی بین، ئەبێ پراکتیکی بین و پراکتیزەی ئەو فکری خۆمان بکەین لە ناو پەرلەمانی عێراق ئەوەش بە عەرەبیە کرێ. لەبەرەوە کە ئەگەر لە حاڵەتێکا تۆ عەرەبی بە وردی نەزانی نەکەر عەرەبێکی اعتیادی، عەرەبێکی قوڵ. یعنی بەڕاستی هەر کەسێکە لە ناو پەرلەمانی عێراق ئەبێ عەرەبێکی زۆر بە قوت بزانێ، بۆ لەبەر ئەوەی کاتێک کە بە عەرەبی قسەیەک ئەکرێ تۆ بە تەواوەتی لێ تێبگەی، یعنی پرسیار نەکەی تۆ بڵێ ئەرێوە چی بوو فڵان کەس چی مەبەستی چی بوو. یعنی ناکرێ ئەوە خەڵک لەسەر تۆ ڕاناوەستێ لە ناو پەرلەمانەکە قساکە. جاری وایە قسەیەکی عەرەبی یا بڵین قانونێکی عەرەبی بە زمانی عەرەبیدا ئەڕێژرێ، تۆ ئەگەر وریان نەبی زمانزانێکی زۆر بە قوت نەبی تووشی کێشەیەکی زۆر گەورەبی بەسەر تا تێ ئەپەڕێت و هیچی لێ نازانی. ئەمە لە لایەک لای تریشەوە من بە حکمی ئەوەی زمانە عەرەبیەکەم بێزگە لەوەی کە زمانێکی عەرەبی زۆر بە قوتی فوسحا زانم، زمانێکی عەرەبی بە قوتی ئابووریە زانم. من ماستەرەکەشم و دکتۆراکەش بە زمانی عەرەبی داڕشتووە، بە زمانێکی عەرەبی بە قوتی کە بە شاهیدی هەم ئەوانەی کە سەرپەرشتیان کردووە هەم سەرپەرشتیاری عەرەبم هەبووە لە مناقەشەکردندا بە تایبەتی. ئەمانە هەموو نەک ڕازی بوون بەڵکو زۆر ئیعجابیان بە عەرەبیەکەی من هەبوو لە نووسینی عەرەبیەکەی منە. ئەمە لەلایەکەوە تۆ زمانی عەرەبی اقتصادی کاک ڕانکۆ، زمانی عەرەبی اقتصادی زۆر جیاوازە لەگەڵ زمانی عەرەبی اعتیادی، حتا لە فوسحا لە بوارەکانی ترا هەندێک کەلیماتی عەرەبی هەیە کە اقتصادین لە کاتێکا کە تۆ بەکاریان نەهێنی لە ژیانی ڕۆژانە زۆر اعتیادیە هیچ کێشەی تیانێ، بەڵام کاتێککە دەچێتە بواری باسکردن لە مافە ئابوووریەکانی بۆ نمونە خەڵکی کوردستان، مافە داراییەکان، مەسەلەن موچە، مەسەلەن بودجەی گشتی، ئەمانە هەموو بە زمانێکی اقتصادیە نووسرێتەوە، تۆ ئەبێ وریای ئەوە بێ، زمانێکی اقتصادیە، ئابووریە، یعنی ئەمجا داراییە، ئەمجا بەنکیە، ئەمانە هەمووی ئەچێتە ناو. لە ماوەی ڕابردوو شتێکی وایەک لە میوانەکانمان لە بەرنامەی پرسی ڕۆژ وتی گرفتی موچە دواکەوتووە بە هۆکاری یەک وشە، ینی وشەی مەعە بوو، وشەی ینی لە ناو دەڕەکاندا وشەی مەعە هاتبوو، بە هۆکاری وشەیە گەر مەعە نەبووە شتێکی تر بووە ئەوە دەکرا، ینی گۆڕانکارێکی گەورەی دروست کردە. بەرحاڵ کاک بێسون ئێستا ئێوە لە نێو خەڵکدان هەڵک خۆتان دۆخی خەڵک دەزانن موچە دواکەوتووە، خەڵک دۆخی باش نییە، گلەییان هەیە، بۆ نەکە تۆ پێیان دەڵێی بەرنمەیەکێتیان بۆ ڕوون دەکەیتەوە باسییان پێیان دەڵی کە دەنگتان پێ بدەن، ینی باسی زروفی ژیانی خۆیان دەکەن کە دۆخی خەڵک خراپە، چۆن قەنەعەتیان پێدەێنن؟ بەڵێ دەزانی چۆنە کاکە ڕانکۆ، ئەو حاڵەتە حاڵەتێکی گشتگیرە، دوای ئەوە خەڵکیش ئەوە دەزانێت ئێمە ئێستا مەسەلەن حکومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا کە پێک نەهاتووە هۆیەکەی چییە کە پێک نەهاتوو، بۆ لەبەر ئەوەیە کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگرێت لەسەر ئەوەی ئیتر مەسیری خەڵک بەو شێوازەی لێنێت کە مەسەن کەسێک بەتەنها بتوانێت دەستکاریکردن یان بە ئیمزایەک بەکردنی یان نەکردنی مەسیری خەڵک و چارەنووسی خەڵک بە هەدەر بە هەڵدێرا بەرێ، یان مەسەلەن لەلایەکی تریشەوە ئەم هەموو سەرۆت و سامانەی خەڵکی کوردستان بە هەدەر ببدرێ
و بەناهاق یا بە شێوازی تر بەکار بهێنرێتەوە لە پێناوی هەندێک مەبەستی تایبەتیە ئەمانە ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستان خەڵک چاوەڕێ بێ لە یەکێتی نیشتمانی کوردستان کە بەڕاستی یەکێتی ئیسپاتی کردم فترەیە بەسەر پەرشتی و سەرۆکایەتی کردنی جەنابی کاک بافڵ و هەروەها پشتیوانیەکانی لە ناو حکومەتە کاک قوباد و تیمەکەیان تیم حکومەت و لە هەمان کاتا بە شێوەیەکی گشتی سیاست و بەرنامەی تازەی یەکێتی نیشتمانی کوردستان لە پێناوی ئەوەدایە کە ئیتر ئێمە حکومەتداریەک لە هەرێمی کوردستاندا قبوڵ ناکەین ئەگەر خزمەتگوزار نەبێ. ئێمە حکومەتدارێتیەک و حکومەتێکمانەوە کە خزمەتگوزار بێەوە لە هەمان کاتیشە خۆمان بڕیار دەبین تایدا ناکری ئێمە دائیمەن تووشی مناقەشە ببینەوە لەگەڵ ئەوانە ئەو وعدەی کە داتان لەگەڵ بەغداد ڕێکەوتە بوون لەبەر کە ئەوەندە نەوتە تەسلیم کرێ بەڵام ئێستا ئێوە نایکەن ڕێکەوتە بوون لەگەڵ ئەوەی کە ئەوەندە پارەیە لە داهاتە نانەوتەکان تەسلیم بکرێ بەڵام نایکەن یعنی چۆن دەکرێت ئەمە هەم ڕۆژێ بچینەوە مناقەشەی ئەو بکەین و بڵین ئەو وعدەتان دا و ئەمە نەکرا ئەو نەخێر خۆمانی تر بێ بڕیار دەربین لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرۆکایەتیە لێهاتووەکەی دڵنیابن من خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە کە ئەو مەرحەلەیە تێپەڕی یعنی خەڵک ڕاستە ئەو گلیانی کە ئێکا تاکو ئێستا هی مانەوەی ئەو حاڵەتەیە کە پێشووتر لەسەر ڕاهاتوون و ئازارمان پێگەیوە کەسمان نییە ئازاری بێموچەیمان پێ نەگەیشت بێ هەمومان ئەو ئازارەمان پێگەیشتووە کامی کە موچەکەی زۆر بەرزە ئازاری پێگەیشتووە چونکە کاکە وای لێ هاتووە موچەکەت تەقسیم سێەکەی تەقسیم دوو دەکەی ئەمە چۆن دەبێت لە هەموو دنیا دەشتی لەم بابەتانە نییە کە حکومەتێکە بێت و حکومەتداری بکات و موچەنەدان و شتی لەم بابەتانە لە بەرنامەیدا بێت چۆن یعنی مەسەلەی موچە شتێک نییە لەو بابەتانی کە لە هیچ قاموسێکی دنیا لە حکومەتەکانی دنیادا نییە موچە نەدرێ ئەبێ موچە بدرێ بە ئەی حکومەتیشی چیە کاکە ئەزانین چۆنە کاکە ڕانکۆ فەلسەفەی حکومدارەتی لە چیدایە فەلسەفەی حکومدارەتی بریتیە لە کارکردن هەر زۆر بە کورتی لە بینی دوو قەوسە بریتیە لە کارکردنی ئیداری لە پێناوی دۆزینەوەی باشترین فرسەتەکانی کار و خۆشگوزەرانی بۆ خەڵک و بە دابینکردنی ئەمن و ئاسایش بۆ خەڵک بۆ سەر و ماڵی خەڵک و بۆ سەروەت و سامانی وڵات ئەمە بریتە لە فەلسەفەی حکومدارەتی ئەگەر ئەمەنەکانی حکومدارەتی نیە دەسەڵاتدارەتیی دیاریکراوە ئەمەی نیشتمانی کوردستان چیتر ئەمەی قبوڵ نیە چیتر یەکێتی ئەمە قبوڵ ناکە و چیتر ئەو حکومەتدارەتی هەندێک کەس دەڵێن ئەی باشە یەکێتی بۆ ماوەتەوە لە حکومەتە حکومەتی خۆمانە کاکە حکومەت بە خوێنی شەیدەکانمان دروست بوو حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەمومانە بەڵام ئیدارەدانەکەی غەڵەتە ئێمە ئەو ئیدارەدانە قبوڵ ناکەین باشە کاک بێسون ئێستا گەنجێک بینەری ئێمە بێ دەڵێ تۆ بچیتە بەغدا چ لە ژیانی من دەگۆڕێ چی وەڵامی ئەو گەنجە دەدەیتەوە ئەگەر ئەو پرسیارت لێ بکە بێتە بەردەمت بڵێ کاک بێسن تۆ بچیتە بەغدا چ لە ژیانی منە گۆڕێ من پێشەوەی ئەو گەنجە و پرسیارە لە خۆی بکەم من ئەو پرسیارم کردووە لە بری گەنجەکە لە خۆم من حەقم نییە بەسەر کەسی ترەوە حەقم بەسەر خۆمەوە هەیە من ئەگەر فەرەزەن لە حاڵەتێکە وای دابنێ لە پەرلەمانی عێراقا هەر منم وای دابنێ فەرەزەن من کوردێکم لەناو پەرلەمانی عێراقا من لەم پەرلەمانی عێراقا چی دەکەم لە پێناوی گەنجا چی دەکەم بەرنامەم چییە بۆ گەنج بەرنامەم چییە بۆ پیر بەرنامەم چییە بۆ کچان بۆ ژنان بۆ پیاوان بۆ کەسوکاری ئەنفال بۆ شەیدان پێشبەرگەی دێرین پارتیزان زیندانی سیاسی خەڵک جوتیاران کرێکاران دەوڵەمەندان سەرمایه‌داران سەروەتمەندان بۆ هەموو ئەو خەڵکە من چیم هەیە یعنی ئەمە زۆر گرنگە من سێ خاڵی ڕئیسی زۆر گرنگ هەمیشە ئەوە ئەڵێمەوە لای من بەرنمەیەکە ئەوەش لە چوارچەوەی بەرنمەیەکێتی نیشتمانی کوردستاندایە من یەکەمینیان کوردم و کوردستانیم دیفاع لە مافە کوردستانەکانی خۆمانەکەم دیفاع لە مافە کوردستانەکانەکەم ینی ئەوە گرنگە خاڵی دووهەم دیفاع لە مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستانەکەم سێهەمینیان دیفاع لە مافەکانی دارایی و ینی مافە داراییەکان و ئابوووریەکان و گەشەپێدانی ئابووری خەڵکی کوردستانەکەم من لە چوارچەوەی ئەم بەرنامانەی خۆمدا بیر لەوە دەکەمەوە کە گەنجان فرسەتی کاریان بۆ دابین بکرێت لەو چوارچەوەیدا کاک ڕانکۆ من دکتۆراکەم لەسەر پرۆژەی بچووکە پرۆژەی بچووکم بۆچی هەڵبژار لە دکتۆراکەمە یعنی بۆ دکتۆراکی خۆم بۆچی تێزی یان ئەتڕۆحەی دکتۆراکەم بۆچی پرۆژەی بچووکم هەڵبژاردووە لەناو پرۆژەی بچووکە زۆر بابەتی گرنگ هەیە لە دنیادا کە هەموو اقتصاداتی دنیا لەسەری بندن پرۆژەی بچووک لە من ئەگەر نمونەی ئەمریکا بۆ بێنمەوە لە مەجموعی پرۆژەکانی ئەمریکا لە سەدا 90 پرۆژەی بچووکە لە ئەمریکادا من ناڵم لە سەدا 90 ئینتاجی بەڵکو لە سەدا 90 ژمارە باش ئەمە ینی زۆر گرنگە لە سەدا 3 دەمێنێتەوە بۆ پرۆژەی گەورە و
پرۆژەی مامناوەند ئەم پرۆژە بچووکانە فرسەتی کار دروست دەکەن ئەگەر کو لە مەودایەکی کەمیشدا بێ لە بواری چالاکی ئابوورەکان بەڵام دەتوانێت گەنجەکان پیرەکان خەڵک بە شێوەیەکی گشتی کوڕان کچان دەتوانن فرسەتی کار لەوێدا بدۆزنەوە بەڵام ئەمە خۆ لە خۆڕان ناکرێت ئەمە بەوە ناکرێت کە ینی تەنها گەنج کە بیری کردەوە بە بیرکردنەوەکەی یەکسەر وەکو قۆریەکەی علادین یەکسەر دەستی پیا بێنەوە عفریتەکە بێت بڵێ ئەمرێکی چیت بۆ جێبەجێکە من ناشتی لەم بەبەتانە نییە قۆریەکەی علادین هەیە قۆریەکەی علادین هەیە بەڵام ئەو قۆری علادینە بەداخەوە دەستێک بە سریا گیراوە ناهێڵن عفریتەکەی ناو قۆری علادین بێتە دەرەوە بۆ ئەوی بڵێ کاکە قۆری علادین لە کاتێکایە کە تۆ حکومەتێکی ڕێکوپێکی بە قوت و بەتوانات هەبێ کە بتوانێت بانکەکان زیندوو کاتەوە ئێستا ئێمە ئەم هەموو بانکە حکومیمان هەیە ئەو تۆ تەماشاکە لە هەرێمی کوردستانە بەدەیان بانکە حکومیمان هەیە بەڵام بانکە حکومیەکان مردوون ئێ باشە چۆنە بێ بانکە حکومی بمرێت تۆ وەرە ئەو بانکە حکومیانە پێشخە ئەلکترۆنیزان بکە وایان لێ بکە کە بە شێوازێکی ڕێکوپێک لە جیاتی ئەوەی تۆ بیر لە حتا بیر لە تەوتینش بکەیتەوە لە ئەوە کە ینی موچەش بە بانکی باشە موچە بۆ لە بانکەکانی خۆماندا نێتە بانکەکانی خۆمانەوە بە شێوەیەکی گشتی هەر ئەوە خۆی تەوتینە ینی موچە لە بانکەکانە بە منەظەمی بە ڕێکوپێکی وەربگیرێ خۆی لە خۆیدا بریتێ لە جۆرێکە لە تەوتین ئەمە پارەی تیا بمێنێتەوە ئەم پارانە بۆچی بدرێ بە خەڵک بدرێ بە مستەسمیر و بەرهێنی گەورەش و بچووکیش تۆ مەسەلەن من و تۆ لەوانەیە کوڕمان هەبێ کچمان هەبێ خۆیان حەزیان لە دانانی پرۆژەیە بچووک بێ پرۆژەیەکی بچووک بێ فکریان پێ بێ بچن ئەو فکرەیە پێشکەشکەن بێ دەستگایەکە بێ ئەو فکری ئەوان قبولکە چ دەستگایەکی حکومی چ دەستگایەکی کەرتی تایبەت دەستگای کەرتی تایبەتیش دەکرێت لەم حاڵەتانەدا عالەمیان ئەمانە ئەم دەستگایانەی کە ئەم فکرانە وەردەگرن عفوم کەی پێ دەگوترێت حازینات بزنس ئینکوبیترز ئەم بزنس ئینکوبیترسەدا بێ ئەو ئەفکارانە کۆکاتەوە و یارمەتی خەڵک بدات پاریان بۆ دابین کات بە سولفە بێ بە قەرز بێ بە هەر شێوەیەک بێ بە فایدەیەکی کەم یان هەر نەبێ فایدەکە نەبێ بیان داتێ پشگیریان لێ بکات بەو شێوازە ئێمە دەتوانین وڵاتەکە فرسەتی کار بۆ هەمووان بۆ گەنجان بۆ پیرانیش فراهم کاک بێستون سابووراوەیەکان دیدی ژمارە چواردەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دوای سەرکەوتن بۆ خوازم یامان وایە کە لە بەغدا ببینینەوە کاک بێستون سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ زۆر سپاس پشتیوان بخوا پشتیوان بخوا سەرکەوتوو بیت خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتێک خۆش خۆتان لەگەڵ